ماوەی دوو ڕۆژە شانزێک لە ئەنجومەنی وەزاری و ئابووری عێراق سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان دەست پێ کردووە. دیارم کۆبوونەوەانە بەشێکی کۆتایی پێ هاتووە. بڕیارە لە ئەنجامی کۆبوونەوەکان سەبارەت بە پرسی موچەی فەرمانبەران و کۆمەڵێک پرسی پەیوەندیدار بە کێشەڵ پەسەردراوەکانی دارایی نێوان هەرێمی کوردستان و عێراق باسی لێوە دەکرێت. بەڵام ئەنجامەکان چی دەبن و دەتوانێت لەم ڕێگەیەوە ئەم کێشانە بەیەکجارێکی چارەسەر بکرێن. لەگەڵ میوانەکەم ئەم باسە گفتوگۆ دەکەم بەڕێز ئیخلاس سلێمی ئەنجامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لێرە لە ستودیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێ. سەردانی شانزی وەزاری ئابووری عێراق بۆ هەرێمی کوردستان چۆن دەبینن یەکەم جارە بەم شێوازە کۆنتاکتی ڕاستەخۆیان لەسەر بابەتە گرنگەکانی پەیوەندیدار بە پرسی موچە دەبێت ئەنجامی ئەرێنی لێ دەکەوێتەوە؟ نعم. بدءا تحية طيبة لحضرتك. بەڵێ سەرەتا دەمێ سوپاسی جەنابەت بکەم و سوپاسی کوردستان 24 بکەم. ئەم سەردانێکی زۆر باشەوە لە کاتێکی زۆر باشدا بوو. لە هەمان کاتدا ئەم سەردانە کاری بۆ کراوە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت وە لایەنی دیکەش لە حکوومەتی عێراق هەندێک کێشە هەن لە بینی هەردوو حکوومەت کە کێشەی هەڵواسراون کە بابەتی دستورین، بابەتی دارایین، کێشەی دیکە هەن لەبارەی خەرجی پارە و کشت و کاڵومادەی 140 و ڕێکەوتنامەی شنگال و زۆر کەیسی دیکەش هەن کە پێویستە لەلایەن هەردوو لاوە چارەسەر بکرێن. وەفدەکە لێرەیە کە وەفدێکی وزاری و بەڕێز فواد حوسێن سەرۆکاتی دەکات کە لە هەمان کاتدا جێگری سەرۆک وەزیرانی عێراقە و ئەم وەفدە چیان هەڵگرتووە لە جانتاکەیان زۆر کەیسیان هەڵگرتووە کە شایانی گفتوگۆکردنە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە لەسەر ڕەغبەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەیەوێ دەست بکە بە گفتوگۆکردن و هەروەها پارێزەر بێ لەم گفتوگۆیانەوە بەڕێوەیان ببە. من پێم وایە کە ئەم سەردانە بەرهەمدار دەبێ، هەرچەند دەزانین کە هەموو کۆبوونەوەکان دوولایەنن وەزەراکان لەگەڵ بەڕێوەبەرەکان لەگەڵ وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. یاسای بودجە لە پەرلەمانی عێراق تێپەڕێنراوە، دادگا بڕیاری بە خەرجکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان داوە. بەڵام بۆچی ئەم کێشانە بەردەوام بۆ پرسی موچەوە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە دووبارە دەبێتەوە؟ ئایا پێویست بە متوێژ و دانوستانانە دەکات بە بەردەوامی؟ داوای لێبوردن دەکەم تاوە وەرگەڕانەکە دەگات بە من بۆیەوە درنگۆڵان دەدەمەوە. ئەم کێشانە ئەمڕۆ لەدایک نەبوون، کێشەکان لە سەردەمی حکوومەتەکانی پێشووترن، نەک ئەم کابینەیە بە پێچەوانەوە. ئەم کابینەکەی بەڕێز سوودانی یاخود کابینەی بەڕێز مەسرور بارزانی دەیانەوێ و دەتوانن زۆر لە کێشەکان چارەسەر بکەن. ئەمە کێشەی کەڵاکە بوون کە 20 ساڵ بەسەر هەندێکیاندا تێپەڕ بووە کە ئێستا کاتی چارەسەرکردنیانە بەدڵنیاییەوە. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت کە نەوت بنێرێ، بەڵام ئەمە دادگای فیدرالی ڕایگرتووە. ئێوە دەزانن کێشەش هەیە لەبارەی موچەی فەرمانبەران. ئێمە کێشەکە بەشێکی سیاسی و بەشێکیشی فەنی و تەکنیکیە. کێشە سیاسیەکە گەورەترەوە، هەروەها کەڤەری کێشە تەکنیکیەکەی کردووە. ئەمە لە قۆناغێکی دیاریکراودا ئەمە ڕوویدا و هەیە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانی و هەروەها حراکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان دەیکا بۆ ئەوەی موچەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی بدرێن و بگەن بەدەستی موچە خۆران، ئەمە دەورێکی زۆر گەورەیان هەبوو لەمە کە ئەگەر ئەم هەڵویستە نەبووە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بەڕێز سەرۆک بارزانی و سەردانەکەی کە زۆر ئەرێنی بوو بۆ بەغداد و ئەنجامی زۆر کاریگەری هەبوو لەسەر پرسەکان لە ناوخۆی و لە دەرەوەش لە هەرێمەکە، هەتا لەسەر ڕەوشی بەغداش کاریگەری هەبووە. ئەمە بەرهەمی هەبوو سلماندی کە ئیرادەیەکی سیاسی هەیە و ژینگەیەکی
سیاسی ئەرێنی هەیە بۆی کێشەکان چارەسەر بکرێت. من دوێنێ شەویش جارێکی دیکەمەموت و ئەمڕۆ جارێکی دیکە دووبارەی دەکەمەوە نووزگینی دەدەم بە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕۆژانی داهاتوو ڕۆژی زۆر باش دەبن و هیوادار هەب دەبن و موچەکانیان ئامنن و هەروەها گەرنتی کراون و هەروەها مەلەفەکانی کشتتوکاڵ و پیشەسازی بابەتەکانی دیکە شەروە کەوەکو ئاماژت بە چەند خاڵێکی کرد ئەو بابەتە زۆر گرنگانە چین کە دەکرێت چاوەڕی ئەنجامی ئەرێنیمان لێ هەبێت و ئەوانەی کە ئەمێننەوە دواتر قسەی لەسەر بکرن کامانن ئایا عێراق نیەتی چارەسەرکردنی بە تاوەتی ئەم بابەتانەی هەیە؟ نعم يعني طبيعي حتى العراق في عدم بەڵێ سروشتیە هەتا عێراق بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە هەتا لەگەڵ پارێزگەکانی دیکە لەگەڵ حکوومەتی عێراق ئیستقرارێکی سیاسی تەواو نییە. ئەمە پەیوەستە بە حکوومەتەوە بەڕێز سوودانی. من وای دەبێنم کە ئەمڕۆ بەڕێز سوودانی ئیرادەی هەیە دەیەوێت کێشەکان چارەسەر بکە، ئیرادەکەش ڕاستەقینێ بەڵێ بە کاریگەری هەن فشار هەن ئەمە دەتوانین بڵێن لەسەر بڕیارەکانی بەڵام دەیەوێ ئەم کێشانە چارەسەر بکە. ئێمە وا دەبینن کە ئەمڕۆ کەش و هەواکە ئەرێنیە دانیشتن لەگەڵ یەکتروەت و گفتوگۆی بکەیت. من ئەمەم بینی کە ئەمە جاری یەکەمە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشێکە لە کێشەکانی دیکە کە پیشەسازین و هەروەها کشتتوکاڵین و مەلەفی دیکەن و هەتا بەڕێز سوودانی ناتوانێت کار بکە بە شێوازێکی لەگەڵی ئیستقراری سیاسی دەکرێت بە پێی دەستور بە پێویستەکە بە پێوە یاسای ڕێککەوتنانە بێت ئەبێ هاوکات لەگەڵ موچەخۆرانی و فەرمانبەرانی عێراق بە هەمان شێوە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێت. ئەم لێپرسینە وردەکاریە لەگەڵ موچەخۆرانی عێراقیشەیە؟ طبيعي لا توجد عدالة. هذا موضوع بەڵێ باوە بڵێم دادپەروەری نییە بابەتەکە کۆتایی هاتووە. في السنوات السابقة لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە پەترۆلی خۆی دەفرۆشت و داهاتی نانەوتیشی هەبوو نەی دەتوانی هەموو موچەکە دابین بکە بەڵام دەیتوانی کە 80% موچەکان دابین بکات لەم کاتەدا. بەڵام دواتر کە نەوتی هەرێمی کوردستان ڕاوەسێنرا و ئەم بڕیارە وای نەکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگرێ. بەڵام هەموو حیزبەکان لە هەرێمی کوردستان وایان بینی کە داهاتەکان نەوتی و نانەوتی بدرێن بە بەغداد و لەو لاشەوە بەغدا موچەکان دابین بکرا و حکوومەت هەرێمی کوردستان چاوەڕێ بکە کە بەغداد چی دەکە. بەڵام تۆ بڵی دادپەروەریە نەخێر. موچەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خانە نشینان هەتا شەهیدەکان و ئەمانەی کە زیندانین موچەکانیان کەمترە لە موچەکانی بەغدا. بەڵام لەم ڕۆژانەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی پێشنیاریان کرد بۆی کە خانە نشینی هاوتا بگرێ لەگەڵ خانە نشینانی عێراق هەتا زیندانکراوەکانیش. فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەی خەرج دەکرێت بە هەمان شێوە بێت جارێکی دیکە دانیشتن و لیست ناردنی لیست و ئەم بابەتانە بەردەوام بێ؟ نعم الرواتب انطلقت. بەڵێ موچەکان پێدانی موچە بەردەوامە. هەندێک کێشەی تەکنیکی هەیە لە هەندێک لە وەزارەتەکان سروشتێک کە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەزانن ئەمان موچەخۆریان هەیە لە سنجار و مەخمور و نینەوە لە کەرکۆک. حکوومەتی ئیتیحادی تێبینی هەیە لەسەر هەندێک لە بابەتەکان چۆن کەسێک دابمەزرێت لە کەرکووک بێ یاخود لە مووسڵ بێ و لە هەرێمی کوردستان موچە وەربگرێ. ئەم بابەتە هەیە ئەگەر تۆ بودجە هەموو بخەیتە سەلەیەکەوە و بڵێ بەو شێوازە موچە دابش دەکەین هەندێک کێشەی تێدەکەوێت. بەڵام ئەمە ئاساییەت کە تۆ موچەخۆرێکت لە کەرکووکێت چونکە ئەمە شوێنی مادەی 140
بەڵام جارێکی دیکە دەیڵێمەوە دیوانی چاودێری دارایی تێبینی هەبوو بەڵام ئەمانە کێشەی تەکنیکین و حکوومەت هێرمی کوردستان توانی ئەم کێشانە چارەسەر بکە ئەوە موچەکان دێن بەڵام بۆ دوا دەکەوێت موچەکان ئەوە نییە کە هەرێمی کوردستان یاخود حکوومەت لیستەکان درەنگ دەنێرە یاخود شتێکی دیکە بەڵکو کێشە لە سویلە هەیە هەتا لە عێراقیش موچەکان دوا دەکەون هەندێک جار 15 بۆ 20 ڕۆژ موچەکان ئێمانیش دوا کەوتووە نازانم ئەگەر بیزانن یاخود نە بۆیە موچەکان خەرج دەکرێت. خلاص سلێمی ئەنجامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس لەگەڵمان بووی. سپاس.